بەڵێ بەیانیتان باش سڵاوتان لێبێت دیارە ئێستا قۆناغێکی گرنگی پرۆسەی دەنگدانمان لە کەرکووک بەڕێکردو ئەوش دەنگدانی تایبەت بوو کە دوێنێ لە کەرکووک ئەنجام درا ینی شێوەیەکی گشتی پرۆسەکە پرۆسەیەکی سەرکەوتوو بوو کە 59,000 کەس لە نێو کەرکووک مافی دەنگدانیان هەبوو لە هێزەکان و لە هێزەکانی مەبەستن پێشمەرگە و پۆلیس و هێزەکانی تریش بە هەمان شێوە سوپا و هێزانەکانی دیکە و 4,000 کەسیش لە سوپا ینی ئەوانی کەوا لە پارێزگاکانی دیکەوات 4,800 کەس بوون کە هەر لە کەرکووک دەنگیاندا بەڵام دەنگەکانیان بۆ پارێزگاکانی خۆیان هەژمارەکرێ و دەگەڕێتەوە. ئەم پرۆسەیە ینی یەکێ بوو لە گرنگترین پرۆسەکان کە لە دەنگدانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە کەرکووک ئەنجام درا ئەمڕۆ ئامادەکاریە کرێ بۆی کە بەیانی پرۆسە گەورەکە ئەنجام بدرێ یانزە بۆی کە هاوڵاتیان بتوانن دەنگی خۆیان بدەن. دیارە منەمێ باس لە ئامارەکان بکەم بۆ بەیانی ئەو ئامارانی کەوا لە بەردەستی منە کۆی گشتی 330 ناوەندی دەنگدان هەیە لە کەرکووکانی بەسەر کەرکووک و بەسەر قەزاونەحەکانیان دابەش بوون 1933 وێزگەی دەنگدان هەیە 900,000 کەس مافی دەنگدانی هەیە لە پارێزگای کەرکووک ئەمانە هەمووی هاوڵاتی با بڵێن لە دەنگدانی گشتیدا دەنگدەدەن جگە لەوەی کە لە دوێنێ ئەو 59,000 کەسە لە دەنگدانی تایبەت دەنگیان داوە کۆی گشتی 8,592 کاندید بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیە ئەمە بەستم تەواوی عێراقم بەستم تەنها کەرکووک نییە لەو ژمارەیە 838 کەس دوورخراونەتەوە ینی ئەوەی کە وەکو کاندید پێشتر بەهۆی هەر مەلەفی جیاجیاوە لە هەڵبژاردنەکە دوورخراونەتەوە 838 کەس بوونە ئێستا 7,744 کاندید کێبڕکەیەکەن لەسەر با بڵێن ئەو کورسیانی کەوا بوو لە پەرلەمانی عێراقەیە دەنگدان بە ژمارە بەستم ئەوەی کەوا دوێنێ لە کۆی گشتی لە هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەبوو لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان 124,000 کەس و 312 کەس بوون و وەزارەتی پێشمەرگە 145,000 کەس بوونە ینی دەرەوە سنوورەکان 1,595 کەس بوونە جەتیرۆر 18,410 کەس هەژدی شابی 128,127 کەس وەزارەتی بەرگری عێراق 298,127 کەس وەزارەتی ناوخۆی عێراق 597,453 کەس بوون ئەمانی کەوا دوێنێ مافی دەنگدانیان هەبوو ئەمانە جارێکی تر بۆیان لێرە دەنگدانی گشتی بەشداری بکەن بەڵکو ئەوەنە خەڵکی کەوا دوێنێ دەنگیان داوە ئەرکی ئەویان پێسپێرە لە دەنگدانی گشتی ئاسایش و ئەمنیەتی شارەکان و بنکەکانی دەنگدان سەرجەم ناوچەکان لە ئەستۆ بگرن ینی شێوازی دەنگدان بەم جۆرەیە ئەو دوو ڕۆژەی کەوا دوو ڕۆژبەر لە هەڵبژاردن دەنگدانی تایبەت بەڕێوەچێت بۆ ئەمەیەکە کاروان لەو ڕۆژانەدا ئەمنیەتی ناوچەکان ئەگەر پێم بڵێیت ئەگەر پێم بڵێ پێشەوەی بارتێمێ بەیانی کە دەنگدانی گشتیە دەوروبەری ئەو خوێندنگانە خەڵک بۆی هەیە کە ئەوی کە یاخود ئەو شوێنانی کە دەنگی تیادەن ئۆتۆمبیل ڕابگرێ ڕێگا و هاتوچۆ چۆن ئەبێ ئاسانکاری بە هاوڵاتیان کراوە نەکراوە ئەگەر باسی کێو زانێرەمان بۆ بکە گەرلاتە من هەم لە ڕێگەی کۆمیسیۆنەوە تاکیدم کردەوە لە ڕێگەی پارێزگاری کەرکووکیشەوە تاکیدیەوەمان کردوەوە تا پێستا بڕیارێکێ بۆی کە کاراسانی بۆ تەواوی و کەسانە بکرێت کە دەنگیان لە ناوچەیەکی ترەوە یانەی بڕۆن دەنگ بدەن ینی قەدەغیات چۆن نەبێت و بنکەکان ینی حتمما لە ڕووی ڕێوشێنی ئەمنیەوە بەردەمی بنکەکان هەندێک ئۆتۆمبیلی سەربازیەوە ساون نزیکی 50 مترێک بەپێی یاساکانی کۆمیسیۆن ڕێگە نادرێت کەس بە پێشی بنکەکانی دەنگدان هاتچۆ بکات بەڵام کوچە و کۆڵانەکانی تر ئاساییە بێت هەموو کەسێک دەتوانێت هاتچۆ بکات ئەو هێزانشکەوە ئەرکی پاراستنی بنکەکانیان پێسپێراوە هێزی هاوبەشن واتە لە نێوان پۆلیس و لە نێوان با بڵێن سوپای عێراقا هێزی هاوبەش دروستکەوان بۆی کە بنکەکانی کەرکووک بپارێزن ینی سوپای عێراق لە دەروێ بنکەکانە بێت پۆلیسیش لە نێو بنکەکان و دەرگاکان و چونەژورەوەی هاوڵاتیان ئەرکان پێسپێراوە من ئەمێ باسی ئەو بکەم کە لە هەڵبژاردننی کۆتا هەڵبژاردن کە ساڵی 2021 لە کەرکووک بەڕێوە چوو بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیارە کورد جۆرە جۆرەکان پەرتەوازە بوو ئەم پەرتەوازیە ژوای کردکەوە دەنگێکی زۆری کورد بفەوتێەوە ئەم سیستەمەکە سیستەمێکی جیاواز بوو سیستەمی فرەباز نەبوو و بە شێوەی کاندید بە شێوەی تاک بەشدارێ کرد بۆیە ینی ئەم شێوازی هەڵبژاردنە لە قازانجی کورد نەبوو بەڵام لەگەڵ ئەمەشا کورد توانی کە 160,370 دەنگ لە کۆتا هەڵبژاردن کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو بەدەست بێنێ ئەم 160,370 دەنگە بە جۆرێک دابەش بوو کە یەکێتی با بڵێن دەنگی یەکەمی هێنا
82286 دەنگی هێنا لە پارێزگای کەرکووک مەبەستم و پارتی 49538 دەنگی بەدەستێنا نەوەی نوێ 25391 دەنگی بەدەستێنا گۆڕان 2481 دەنگ سۆسیالیست 425 دەنگ زەحمەتکێشان 241 دەنگ ئەمە ئاماری دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام ئەم جارە بە پێوەی کە شارەزایانی هەڵبژاردن و چاودێران باڵێن بە دواداچوونیان بۆ کردووە لێکۆڵێنەوەیان کردووە توێژینەوەیان کردووە پێچێت کە ئەم معادلانە سەرجەمی گۆڕانکاری بەسەرا بێت پێچێت ئەم جارە ژمارەکان بە تەواوی بگۆڕێن ئەوەی کە پێشبینی ئەکرێت دەنگی ژمانی کوردستان بە شێوکی بەرچاو بەرز ببێتەوە. باشە کاروان باسێکی ئەوشم بۆ بکە ئەگەر دەرفەت هەبێ یاخود ئەگەر زانیاری هەبێ لەسەر ئەم بابەتە ئایا هیچ قسەیەکەیە لەسەر ئەوەی کە قەدەغی هاتوو چۆسبینێ ڕابگەێنرێت لە دوای ئێوارەوە هەروەها لەگەڵ ئەوەشا لە نێوان شارەکانە بوون ئەو کەسانی کە لە شارێکی تر نیشتە جێم بەڵام بۆ دەنگدانیان بۆ شاری کەرکووک ئایا قەدەغە نیە دواتجار بگەڕێنەوە بۆ شارەکەی خۆیان هیچ زانیاریەکەیە لەسەر ئەم بابەتە؟ تاکو ئێستا زانیارێک یاخود بڕیارێکی ئەوتۆ لەسەر ئەمە نییە بەڵام پێچێت کە قەدەغیات چۆ ڕانەگەێنرێت بۆ پێی کە ئەو کاراسانیکردن بۆ هاوڵاتیانەوانیکەوە دەنگیان لە شوێنێکی ترە بتوانن بڕۆن دەنگی خۆیان بدەن ینی لە کۆتا هەڵبژاردننی شان بڕیارە درا کە قەدەغیات چۆ ڕانەگەێنرێت بە هەر کەسێک کە دەنگی لە ناوچەیەکی ترە لە شوێنێکی ترە بڕات بە ئاسایی دەنگی خۆی بدات و بگەڕێتەوە ئەمەشانی وەکو بڕیارێکە کە لە بەرژەوەندی کاکڕێ بەرسبێ قەدەغیات و چۆ بێت ناکرێت زۆر باشەوە پارێزگاری کەرکووک بە تەنیشتی منە لەم کاتە تێپەڕی ئەڵێ ئەم شەو کۆبنەوەکمان هەیە بڕیار لەسەر ئەوە دێن کە سبەی قەدەغیات شەو بکرێت یاخودنا بۆ تایبەت بۆ کەرکووک و چۆن توان کاراسانی بکەن بۆ هاوڵاتیان بۆی بگاتە بنکانی دەنگدان. زۆر باشە.